من سێ مناڵم هەیە ئەوەی ڕاستی بێت هەر وەکو عادەت و وەکو خۆیەکە لە ژیانی منە ئەوەیە کە ئەتوانم بڵم لە مانگە ڕەمەزانە پیرۆزەیە من بە بۆنەی ماڵپاکردنەوە و بازارکردن و شتکڕین و ئەمانەوە ئەتوانم بڵم ختمی قورعانم بۆ تاو ناکرێت ئیتر هەر بۆیە ئەتوانم بڵم لەبەرەوەی کاڵم لەوانەیە ماڵەکەم پاک نەبێ و لەوانە میوانم بێت لە ڕۆژانی جەژنا و ئەمانە حیامەچێ و ئاوا تەسیراتێکی کردوتە سەر ژیانی من بە بەردەوام خەریکی پاک و خاوێنوانم عیبادەتەکانی مانگی ڕەمەزانمان بۆ بەڕێ ناگری. باشە چەند ڕۆژە تۆ خەریکی ماڵیت یعنی هەر لە جەژنەکانە تو ئاوە زۆر سەرقاڵەبی بە ماڵەوە یا هەموو کاتێ وایت؟ وڵی زۆربەی کاتەکان وام چکە زۆر بە حەز بە پاک و خاوێن و تەرتیبات و ڕەتەباتی ماڵەکەم چکە بە ژیانم وا هاتوومەتە هینەوە بەڵام ئیتر لەو مانگەیە زیاتر و زیاتری دەرەکەمە ماڵ دەرهێنان و دەرکردنی مەتبەخ و ئەمانە لەبەر عیبادەکانم زۆر دواخەم بە ڕۆژوشیتی و هیلاکە بیت و بەتاکید بەتاکی بەتایبەتی لە 27 مانگ و 29 مانگە کە ئەو شەوانە شەوانێکی پیرۆزن لە مانگی ڕەمەزانە زۆر بۆیە حەزەکەم دابنیشم بەڵام بە بۆنەوەی کە هیلاکێتی ماڵ و دەرێنانی مەتبەخ و شکارەکان ئەوە وام لێکات بۆم ناکرێت. ئەی ئەمە مناڵەکانت بێتاقەت نین بەمە ئیزعاج نابن بەوەی کە تۆ بەم شێوازە ماڵ هەمووی دەرەهێنیت مناڵەکانە گەورن چنێکن تەمەنیان؟ وەڵایەکیان 15 ساڵە و شیان ئیتر پۆلی پێنجی ابتداییە و ئەوەی دڵشان بچووکترە هەست بە بێزاری ناکەن کە تۆ ئەوە خۆتی لاکەکەیت یان جاری وهەیە تۆ ئەبێ لەو کاتیا چێژ لە کاتەکان ببینی بەڵام تۆ خۆت زۆر زۆرمانوەکەی ینی ئایا پێویستەکە هەموو جارە تۆ ماڵ هەمووی دەربێنیت ئەمە لە کاتی جەژنە؟ بڵم چی دکتۆرە من تازە فێری ئەو شێوە عادەتیە بووم و هەستەکەم کەسێک بێ سێری ماڵەکەمەکە ئەڵم نەحیامەچێ با من خەریکی ماڵەکەم حتا زۆر جار بەیانەکەی ئەوە نە بە هیلاکێتەوە ئەوە نە بە هینەوە هەڵەسم زۆر جار ئەتوانم بڵم لەنی بەیانیشان بۆ حازر ناکەمی ئەو ڕۆژەی جانەکەشان بۆ حازر ناکەم ناتوانم لەو حەزیان لێ ئەوان نانیان بۆ حازرکەیت و دڵت خۆش بێ و پێ بکەنیت و ها بەتاکیت بەڵام تۆ بە ماندووبوون و هیلاکی لاچە ئەو خۆشییان بۆ نێڵیت وەڵا هەروام کردووە ینی نازانم چی بکەم بە حەقەت چی بکەم لەوەی کە من ئاوە ڕاهاتوم خەریکی پاک و خاوێنەکەوای لێکردوم تاسیراتی کردووە هاوسەرت چێڵە وەڵا ئەو هەر زۆر بێتاقەتە بە وەزعی من بێتاقەتە بێگومان زەنچی خاتونگیان خۆی ڕاستە ماڵپاکردنەوە و خاوێنی ماڵ ئەمە شتێکی زۆر زۆر باشە یعنی ئێمە هەموو خاتونەکان حەزەکەین دایمە ماڵمان زۆر زۆر خاوێن و زۆر جوان بێ پاک و خاوێنی لە خۆیان شتێکی زۆر زۆر باشە بەڵام ئەم خۆمان و کردنە بە تایبەتی بۆ جەژن بنجارێکیان هەر بینیم لە سوۆشال میدیا بڵاویان نەکردەوە یەکێک نووسی بووی وەڵڵا هیچ نەکەم هەموو ماڵەکەی هێناوەتە دەرەوە هەر نازانین لەکوێ دانیشین یعنی 3 ڕۆژی ما بوو بۆ جژنی نازانین لەکوێ دانیشین هەموو ماڵەکەی بردۆتە دەرەوە ئەمە چێ بۆ جەژن ماڵ پاکاتەوە یعنی هەر کەسە و بە شێوازێک نووسی بووی لە سوۆشال میدیا کە هیلاکین کەمانوین یعنی ژنێکیان نووسی بووی وەڵڵی ئەمە نەمانوم ناتوانم هەڵسمەوە لە شوێنی خۆم کە شەوی جەژنیش بوو یعنی بەجددی ئەمە لە تۆ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە یعنی ساڵی جارێک مانگی پیرۆزی ڕەمەزانە دواتر حتا شوانی لێت القدر جارێک و دوای دووبارە نابێتەوە کاتێک کە دووبارە بوونەوەی نییە تۆ لە باتیەوەی سەرقاڵبی چێژ ببینی عیبادەت بکەی دوعا بکەی لانێکی ڕۆحی زۆر زۆر خۆش بە خۆ دروست بکەی ڕاستە ماڵەکەشی ئیشی تیا بکە بەڵام تۆ بە ڕۆژوو بیت و شەوەکەشی بتەوێ لێرە تۆ قەدر بکەیت و بە ڕۆژەکەش ئەو نەهیلاک و مانووبی دواتر لە جەژنا یعنی ڕوویەکی خۆشت نابێ ئەی خۆی جەژنیش ئەوەیە کە ئینسان دڵی خۆش بێ ڕووی خۆش بێ بەڕوویەکی خۆشەوە لەگەڵ مناڵەکانیە ئەو ڕۆژە هەستێ لە خەوت چێشتیان بۆ لێنێ ینی شتێکی زۆر خۆشە بەڵام تۆ گەر ئەو نەخۆت هیلاکی دوای سەرەکی ئەو چێژە نابینی مناڵەکانیش بێزار بن عین دوایی شتێک لە مێشکی مناڵەکان و هاوسەر تا دروستە بێت کە جەژن یعنی ماندووبوون یعنی هیلاکی بوون یعنی ناڕەحەتی ئەمەش باش نییە.